من نووسراوێکم کرد بۆ وەزارەتی نەوتی عێراقی باش وتم بەڕێزان ئێوە کە هەرێم داوای 150,000 بەرمیل نەوتەکە بۆ بەکارهێنانی ناوخۆیی ئایا ئەزانن ئێمە لە ناوخۆ هاوڵاتیەکانمان 1 لیتر سوتەمەنی بە سعری پاڵ پشتیکراوی ناوخۆیی بەکار نایەنن؟ ئایا زانن ئەو 150,000 بەرمیلە بە بازرگانی ئەفرۆشرێ بە پاڵاوگەکان و بەرهەمەکەی بە بازرگانی لە بازاڕی ڕەشا فرۆشرێ؟ یعنی هاوڵاتیەکی ئێمە بەنزینی پاڵپشتیکراوی نییە، نەوتی نییە، غازی نییە، گازی نییە. بۆیە ئەمە ئەگەر پێی دەوترێ بەکارهێنانی ناوخۆیی ئەبێ وەکو پارێزگاکانی تری عێراق بەنزین بە 450 دینار بێ، نرخ بە سعری حکومی بێ، گاز بە هەمان شێوە. دیارە لەسەر داوای ئەو نووسراوەی من سەرۆک وەزیران و وەزیری نەوت لیژنەیەکیان پێکهێناوە بۆ ئەوەی بێن بۆ هەرێمی کوردستان ئەم لیژنەیە بزانن ئەو جیهەتانەی کە ئەم 150,000 بەرمیلە بەکارهێنن کێن؟ خەڵکە یان ئەفرۆشرێ بە بازرگانی؟ ئەمان لە بریۆی بە تەنکەر بیفرۆشن و بڕوا بۆ دەرەوەی وڵات ئەیفرۆشن بەم پاڵاوگانەی کە هەیە بەرمیلی بە $30 $32 ئەوانیش بەنزینەکەی و نەوتەکەی و گازەکەی هەمووی بە بازرگانی لە بازاڕ ئافرۆشنەوە. سەبارەت داوای چی کردو؟ داوای ئەوم کردووە ئەو 150,000 ئەبێ بۆ خەڵک بێ. بۆ خەڵک بێ بۆ چی؟ بۆ بەنزین، بۆ نەوت، بۆ گاز، بۆ نەوتی سپی. ئەبێ وەکو پارێزگاکانی تری عێراق هاوڵاتیەکی هەرێم بەنزین بە 450 دینار بکڕێ. ئەو بەش دەکات بەشی زیاتر لە پێراویستی ناوخۆش، ڕەنگە بڵێن 50,000 بەرمیش بەس پێراویستی ناوخۆ بکە ڕۆژانە. ناڵم ئەو لیژنە دروست کراوە، لیژنەکە هاتۆتە هەرێم باشە بۆی بزانن حەجمی حەقیقی بەکارهێنانی ناوخۆی هاوڵاتیانی هەرێم چەندە لە بەنزین و لە نەوتی لە هەموو مشتەقاتەکانی. 150,000 بەرمیل نەوتی خامە ئەدرێ بە پاڵاوگە. ئەمە لەمەشا هەرێمی کوردستان دەیەوێ بە ناوی بەکارهێنانی ناوخۆییەوە 150,000 بەرمیل لە بازاڕی ڕەشا بفرۆشێ و پارەکەی بەرێ. ئەو کاتە هاوڵاتیان زیان ئەو کاتە هاوڵاتیان هەرە بێ بەنزینی تیجاری بکڕن. باشە بەس ئەو نووسراوی جەنابەت کردوتە ئەگەر جێبەجێ بکرێ ئەو 115,000 لەمە دو هاوڵاتی بەنزینی بە 450 دینار نەوتی سپی بە 50,000 دەست دەکەوێت؟ داوای ئەوەم کردووە وەجەختیشم لەوە کردوتەوە. باشە کە ئەو نەوتە 150,000 بەرمیلە ئەبێ بۆ سوتەمەنی پاڵپشتیکراو بێ بۆ هاوڵاتیان بە نرخی حکومی.